پشکنین پێشزەواج چ گرنگیەکی هەیە؟ وەک دەرێ مەعمەلەکە وێران دەکا. هۆکاری کەم خوێنی چییە؟ گۆشت سەرچاوەکی سەرەکی ئەو ئەنزیمانەیە کە لە بۆ دروستبوونی خین پێویستمانە. هۆکاری خوێنمەین چییە؟ تەرکیزم باش نییە، زوو مادی دەبم، درەکوتەی دەگرم، پێشتر ڕۆژانە 300 کیلۆمەتر دەڕۆیشتم، هیچ کێشەم نەبوو. دەمێ بپرسم ئەمە ڕاستە؟ زۆر پێویستمان بە خین تێکردن نەبی لە بۆ حاڵەتێک خین ئەوها بە ئاسانی نادەینە نەخۆش. ئەم شتە لە پزیشکیدا هەیە یاخۆت نا؟ حەسەب ئەو دەمارەیە کە دەگیرێ ئەوانە پێویستە خین بدەن. سەڵاتان لەوێ بینەران و بیسەرانی پۆدکاستی لەشساغی بەخێر بێن. ئەمڕۆ باسی بابەتێکی زۆر گرنگ دەکەین کە پەیوەندی بە ژیانی ڕۆژانەماندا هەیە. ئەویش کێشە و نەخۆشیەکانی خوێن. بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر هاوارخۆشنا و پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی خوێن. کاکتۆر زۆر بەخێربی. زۆر مەمنون کاکتۆر، سلام لە جەنابت و لە بینەران و بیسەرانیشتان و سوپاس لە بۆ دەفرەدا. زۆر باش کاکتۆر زۆر بەخێربێ. تۆ پێم خۆشە لە یەکەم پرسیارم بزانین خوێن لە بنەڕەتدا چییە؟ ئەرکە سەرەکیەکانی چییە لە لەشدا؟ بەێ وەکەومان دەزانین خین شلەکە لە ناو لەشمان لە ناو بۆریەکانی خین کۆمەرێک پێکهاتەی زۆر گرنگی تێدایە. ئەو پێکهاتانە زۆر ئیش لە بۆ جسمی بەشەر دەکەن. گرنگترین ئیشەکانی خین یەکەمیان گواستنەوەیە. ئۆکسجین لە سیەکانەوە دەباتە هەموو خانەکانی لەش و خواردن و پرۆتین و ئەنزیمەکان دەباتە هەموو ئەندامەکانی لەش و لە ئەندامەکانی لەشەوە دەیگواستەوە لە بۆ ئەندامەکی دیکە و هەندێک جاریش پێکهاتەکانی دیکەی کە پێویستە دەربدرێتن دەگواستەوە لە ئەندامەکان لە بۆ ئەو جیانەی کە ئەو پێکهاتە پیسانە تەواو دەکەن. بەشەکی دیکەی ئەرکەکی دیکەی خین بریتە لە پاراستنی لەشمان. خین خڕۆکەسپیەکانی تێدا و کۆمەرێک ئەندام مادەی دیکەی تێدایە کە پارێزگاری دەکەن لە لەشمان لە دروستبوونی لە توشبوون بە ئیلتیهابات، لە توشبوون بە هەندێک نەخۆشی، لە ڕاگررتنی باڵانس لۆ نمونە لێناگەڕێ تووشی خین بەربووین بین و لە هەمان کاتدا لێناگەڕێ خینمان بمەی. فخین دەیان ئەرکی ئەوهای هەیە لە ناو لەشمان کە بەشەچیان بریتە لە گواستنەوەی مادە و خۆراک لە نێوان ئەندامەکان، بەشەشیان بریتە لە ڕاگررتنی باڵانس. بڵێ دکتۆر با ئەمە یەکسەر لەو دەست پێ بکەین کە کێشەی کەم خوێنی بەڵام ئێمە بەڵێن کێشەیەکی زۆر هەیە لە ناو خەڵک کێشەی کەم خوێنیە بە تایبەت لە ئافرەتاندا. پێم خۆشە بزانین هۆکاری کەم خوێنی چییە؟ کەمخێنی زۆر هۆکاری هەیە. ئێستاگەر بە لیست تەمەشای بکەین لەوانەیە زیاتر لە 100 هۆکاری هەبی. بە ئەمە بە هۆکارە زۆر باوەکان دەست پێ بکەین کە ئەوەی کە جەنابەت باسی دەکەی، ئەوەی کە ڕۆژانە ئەمە زۆر لە عیادەکان و لە نەخۆشخانەکان دەیبینین، زۆر دکتۆرەکان دەیبینن. کەمخێنیە بە سەبەبی کەم ئاسنی ئەوەش بە زۆری لە ئافرەتی گەنج ڕوودەدا، بە تایبەتی ئەوانەی کە مانگانە زیاد لە پێویست نەزیف دەبن. فئەوە یەک لە هۆکارە زۆر سەرەکیەکانی کەمخینیە. کەمخینی بە سەبەبی کەم ئاسنی بەهۆی خوێن بەربوون و زۆر هۆکاری دیکەی هەیە. لەوانە کەمی ڤیتامین فۆلیک ئەسید، کەمی ڤیتامین B12 و هەندێک جار تێکشکانی خینمان هەیە و هەندێک جار ئەسڵەن خینەکە لە مەعمەلەوە کەمتر لە پێویست دروست دەبیتن و ئەوانەش زۆر هۆکاری دیکەی هەیە کە لە بەرچی ئایا لە مەعمەلەوە خین دروست نابی بەهۆی نەخۆشی شێرپەنجەیە، بەهۆی نەخۆشی ئیلتیهاباتە کە تووشی مۆخی ئێسک بووە، بەهۆی هەندێک نەخۆشی ڕۆماتیزمیە کە تووشی مۆخی ئێسک دەبی و هەندێک جار نەخۆشی مەناعیە کە دژەتەن دروست دەبی لە بۆ ئەوەی خین دروست نەبیتن. هۆکارەکان یەکجار زۆرن. ئەوەی ئەمە زۆر لە عیادەکان لە نەخۆشخانەکان دەیبینین کەمی ئاسنە، کەمخینیەکە کە بەهۆی کەم ئاسنی تووشی نەخۆش دەبیتن، بە زۆریش لە ئافرەتی گەنج بەهۆی بوونی ماگانەیانە. بەڵێ ئەی دکتۆرە لە هەمان کاتدا پەیوەندی بە خواردنیشیوە هەیە بۆ نمونەگەر خواردنت ینی پەیوەندی بە خواردنەکان هەبێ بۆ نمونە هەیە میوە ناخواتن، هەیە هەندێک خواردن هەیە کە مادەی ئاسن تێدا ئەوانش بەکار ینی ناخوا فەمەش کاریگەری هەیە لەسەری. ئەکید خواردنیش دەورەی زۆری هەیە لە بۆ دروستبوونی خین. بە تایبەتی پێشتر کێشە بوو، ئەوە کێشەی گەورە بوو لە ئەوروپا. ئێستاوا لێرەش خەڵک بەرەبەرە دێتە ناو ئەو نیزامەی ئەوانی کە پێیان دەرێن نەباتی کە گۆشت ناخۆن. وەک دەزانین گۆشت سەرچاوەکی سەرەکی ئەو ئەنزیمانەیە کە لە بۆ دروستبوونی خین پێویستمانە.
بەشی زۆری ئاسن و ڤیتامین فۆلیک ئەسید و ڤیتامین B12 لە ناو گۆشت هەیە لەوانەیە بەڕادەچی کەمتر لە ناو خواردنەکانی دیکە هەبی بەس گۆشت سەرچاوە سەرچەکەیە گۆشتی سۆر گۆشتی حیوان فئێستا ئەوانەی کە گۆشت ناخۆن ئەکید یەک لە هۆکارە سەرچیەکانی کەمخینیە و ئێستاوە لێرە وا بەرەبەر خەڵک ینی ڕۆژانە نەخۆش دەبینین بە سەبەبی ئەوەی کە خواردنی باش نییە کە گۆشت ناخوا کە ئەو خواردنانە ناخوا لە بۆ دروستکردنی خین باشە خینی کەم بووە بەڵێ دکتۆر نیشانەکانی با بڵێن چۆن کەسێک بتوانێت بنی ناستەوە کە بۆ منە ئەمە کێشەی کەم خوێنیە چ نیشانەیەک تووشی نەخۆش دەبێت بۆ منە ئەگەر عادەتە نیشانەکانی کەمخینی ئەمە بە توبی پێدرێن نەن سپێسیفیک سیمتەمە نەخۆشەکە دێدرێت دکتۆر بێتاقەتم تەرکیزم باش نییە زوو ماندی دەبم درەکوتەی دەگرم پێشتر ڕۆژانە 300 کیلۆمەتر دەڕۆیشتم هیچ کێشەم نەبوو ئێستا تۆزێک بڕۆم ماندی دەبم تەنگە نەفەس دەبم ماری لە سەربانیە مەسەلەن دەرێ دکتۆر پێشتر هەموو ڕۆژێ هاتوچۆم دەکرد لە بۆ سەربانی لە بۆ خوارێ هیچ کێشەم نەبوو ئێستا بە سەربانی دەکەوم یان دێمە خوارێ زۆر تەنگە نەفەس دەبم لە ئافرەتی گەن زۆر دەیان بینین پرتیان هەردەوەرێ یان پێشچاوی تاریک دەبی پێشچاوی ئەوەی کە خەڵک پێی دەرێ ڕشکە و پێشکەی دەکا فەوان نیشانەکانی کەمخینیە یان لێدانی دڵی زیاد دەبێ یان کەم درەکوتە کە دەرێن درەکوتە ئەوەیە کە لێدانی دڵی زیاد دەبی نەخۆشەکە هەست دەکا کە دڵەکوتە چی هەیە ئەوە زۆر جار بەهۆی کەمخینیەوە تووشی دەبی بەڵێ دکتۆر یانێ لەگەڵ ئەو کەم خوێنەی کە باست کرد ئەو هەموو کارانەی کە هەیە چارەسەرەکە بۆ منە دەکرێت تەنها دەرمان بێ یاخود چارەسەری تریشان جگە لە خواردانی کە باست کرد کە سوودی هەیە بۆ کەم خوێنی ئەینتە دەرمان دەتوانێت سەر ئەم کێشەیەمان بۆ حەلوکە و یەکەم جار ئەمە دەبی بزانین کەم خینیەکە سەبەبی چییە دوایە چارەسەری بکەین مەسەلەن ئەگەر کەم خینیەکە بە سەبەبی ئەوەی بوو کە ئاسنی کەمەوە ئەو ئاسن کەمیش بە سەبەبی ئەوەی بوو کە کابرا گۆشت ناخوا یان ئەو خواردنانە ناخوا کە لە بۆ خین باشن ئەو بێزگەلەوەی عیلاج دەدەنێ دەرێن دەبی خواردنیش بخۆی یان ئەوگەر کەم خینیەکەی بە سەبەبی ئەوەی بوو خینی لەبەر ڕۆیشتبی زۆر مەسەلەن کێشەی مەعیدە و قۆلۆنی هەیە خینی لەبەر دەڕوا ڕەشانەوەی هەیە خینی تێداوی کە پێی دەرێن ئەپەر جی ئای بلیدینگ ئەمە ئەگەر خینیشی بدەینەیە گەر دەرمانیشی بدەینێ خینەکەی زیادکەین بەس دەبی یەکەم جار هۆکارەکەی چاپ بکەینەوە فزۆر مهمە یەکەم جار بزانین هۆکاری کەم خینیەکەی چییە پاشان بچین لە بۆ چارەسەر هەندێک جار ئەگەر خواردن بی خواردنەکەی دەرین باش بی ئەو خواردنانە بخۆ کە لە بۆ خین باشن و لەگەرویش عیلاجی دەدەینێ بەڵێ زۆر باشە چ خواردنێک باشە بۆی کە خین پێ زیاد بێ بۆ من هەندێک خواردن هەن بۆ منە شەربەتی مێوەش زۆر باز دەکرێت دەڵێ بخۆیان مەسەرەن نیسێک یان جەرێک ئەمانە دەتوانێت خوێنت بۆ زیاد بکەن ئاسن بۆ زیادکرد لە بەدیلی دەرمان بۆ نمونە لە بەرنامەی دیکەش پرسیاریان لێ کردم کە ئایا شەربەتی مێوش ئەگەر بخۆین خینمان زیاد دەبی یان نا بەخراب لەسەر خۆم شکاوە چکە بە خۆمان خۆش ناوین و مێومان خزمەکان بابرین مێویان هەیە ئەو کاتێوها جوابم داوە کە نەک شەربەتی مێوش ئەگەر مێوژەکەش بخۆین ئەگەر گۆژ نەخۆین خینەکەمان زیاد نابی و ئەگەر کەم خینیمان هەبوو عیلاج وەرنەگرین بەتەنێ بە شەربەتی مێوژ و بە کەرەوز و بە نیسک خینەکەت زیاد نابی ئەگەر خین کەم بوو ئاسن کەم بوو پێویستە عیلاج وەرگرین لەگەر عیلاجەکەش بێزگە لەو خواردنانە کە ئەوانە بەشەکی ئەو ڤیتامینانەی تێدایە بەس ئەوانە هەموو لەلایەک هەموو جارێ بە نەخۆشەکان دەرێم گۆشتی سۆر بەتەنێ لەلایەک بەتەنێ بەو خواردنانە ئەگەر خینمان کەم بوو ئەگەر مەغزەنی ئاسنەکە کەم بوو ئەو خواردنانە تۆزێک زەحمەتە خینەکە بینەوە جێی خۆی بەڵێ زۆر باش ینی بە شێوەیەکی ئەم دەبێ پشت بە هەردوو ببەستین هەم دەرمان هەم خواردنیش کە پێویستە ئەگەمان لە خواردان هەبێ ئەکید ئەو ئەگەر بەڵام تەنها نابێت پشت بە خواردن ببەستین بۆ نوانێک کە باس ماکریان بە میوە خواردن ئەو خواردانێک کە ئەو ڤیتامینانەی تێدا لە بۆ خین باشن ئەوانە بە بەردەوامی دەبی بیخۆین هەتا خینمان کەم نەبی ئەگەر خینمان کەم بوو بەتەنێ بەو خواردنانە تەسەوڕ ناکەین خینەکەمان بێتەوە جێی خۆی دەبی عیلاجی وەرگرین هەتا خینەکە بێتەوە جێی خۆی و دەبی بەردەوامیش ئەو خواردنانە بخۆین هەتا خینەکە هەر لە نسبە تەبیعیەکەی خۆی بمینێتەوە بەڵێ دکتۆر ئەمە هەر لەسەر ئەوە با بڵێن کەم خوێنی ینی جاری وا هەیە هەندێک کەسمان هەیە زەردی ڕوخساری بۆ دروست دەبێتن مەبەستمە بزانم ینی هەموو زەردبوونێکی ڕوخسار هەرمانە ئەوەیە کە کەم خوێنە بەێ یەکەم جار بە باسی ئەو مستەڵەحی بکەین ئەوەی دەرێکە ڕەنگم زرد بووە لە ناو بابلینە ناو خۆمان ڕەنگ زەردی لە بۆ دوو حالەتی بەکاردێنین هەندێک جار دەرێنەوە ڕەنجی سپی بووە هەندێک جار لە بۆ سپی بوونەکەش هەر دەرێن ڕەنجی زرد بووە یان بێڕەنگ بووە بە ڕەنگ زەردی هەم لەوانەیە زەرتک بی ئەوەی کە پێ دەرێن جۆندس
و هەم لەوانەیە ئیبێخینیش بی و شەرت نییە هەموو جارێ ئەوانی کە ڕەنجیان زەردە پەیڵن بە سەبەبی کەمخینی زۆر سەبەبی دیکەشی هەیە ترسانە هەندێک نەخۆشی غودەیە هەندێک نەخۆشی دیکەیە کە ڕەنجی ڕوخسارت دەگۆڕی تۆزێک ڕەنگ زەرد و بێڕەنگت دەکا بابرین پەیڵت دەکا بەبێ ئەوەی خینت کەمی فە هەموو جارێ ئەو ڕەنگۆڕانە ئەو بێڕەنجیە ئی کەمخینی نییە بەڵێ پشکنینی پێویستە ئەو کاتێکەوە بە سەردەی یاخود پشکنینی خوێن ئەکیید هەر جارێک نەخۆشەمە ئەوها بە نەخۆش دەرین هەر نیشانەکەت هەبوو هەر شتێک کە زانیت تەبیعی نییە هەستت کرد تەبیعی نییە پێویستە پزیشک بتبینی فحسی خۆی بکە قسە لەگەر بکە هیستری وەرگری ئەگزامینیشن بکە فحسی خۆی بکە و ئەگەر پێویست بوو پشکنینی خینی لۆ دەکا ئەگەر نا تۆزە گرێن مای دەداتن و ئیشەکە حەل دەبی بەڵێ زۆر باشە دوتر بامە بێنە سەر ئەوەی کە ئەو کەسێک کەم خوێنە کە دەیەوێ خوێن وەربگرەوە زانیمان لە خواردن چ خواردنێک باشە و دەرمانش دەتوانێت خوێن زیاد بکات بەڵام لێرە هەیە مەڵام خوێن بەخشین با بڵێن دەمێ بزانین گرنگی با بڵێن خوێن یان دام بڵێم گرنگی خوێن بەخشین یاخود ئەو کەسێک کە وەرگرە سوودی چییە بۆ کەسانە ئەمە پزیشکانی با بڵێن پسپۆری خین زۆر پێویستمان بە خین تێکردن نەبی لە بۆ حالەتێک خین ئەوها بە ئاسانی نادەینە نەخۆش چونکە ئەو خینە لە کەسەکی دیکە وەرگیرەیە یعنی وەک ئەوەیە کە تو کلیەکت لە یەکەکی وەرگرتیا دەیدێ نەخۆشەکی دیکە لۆ نمونە ئەو حالەتانەی کە ئافرەتەکی گەنجە کەم خینیەکی بەسیتی هەیە بە سەبەبی کەم ئاسنی لەبەر ئەوەی مانگانە زۆر نەزیف دەبیتن ئەمە زۆر بەدەگمەن خینی دەدەین خین نادەین ئەو نەوع نەخۆشانە چکە دەرین خینەکەی تو بە حەبەک بە دەرزیەک بە شڕوبەک دێتەوە جێی خۆی لەکنەمە وەک کفرەکە خین بدەینان ئەو حالەتانە بەڵێ زۆریش خین بەکاردێنین لە بۆ حالەتە کە زۆر پێویستمانە مەسەلەن کەسێکی نەخۆشەکی بەتەمەنە تووشی تەنگە نەفەسی بووە خینەکەی زۆر کەمە کۆمەرێک نەخۆشی دیکەی هەیە لەو حالەتانە مەجبورین کە خینی بدەینێ بەس لە زۆر حالەت بەداخەوە ئێستا زۆر بە ئاسانی لە هەندێک جێ خین دەدرێتە نەخۆشە کە خینەکەی تۆزە کەمە و بەسەبەبەکی زۆر بەسیتر خینەکەی کەم بووە کەم ئاسنی کە بە حەبەک بە دەرزیەک خینەکەی دێتەوە جێی خۆی خین بە ئاسانی دەدرێتن لەو حالەتانە لە جێی دیکە کە ئەمە زۆرمان پێ ناخۆشە حەز ناکەین ئەوها بە ئاسانی خین بدرێتە نەخۆش بەڵێ ینی کێشەش دروست دەبێت لە هەمان کاتدا هەیە بەڵێ ئەو بیرکردنەوە هەیە ڕاستە ینی لەوانەیە کەم خوێنی هەبێ ینی لەوانێت ڕێژەیەکی زۆر کەم خێنی بۆ دروست نەبووی بەڵام پێش دەبەسێت بەوەی کە خوێن وەربگرێ ئەوە بیرکردنەوەکی زۆر غەڵەتە بەڵێ ئەمە پزیشکانی خین زۆر بابرین متحافظین لەولایانە کە ئەگەر زۆر پێویست نەبی ئەگەر هایلی ئیندیکەیتد نەبی خین نادەین هەتا پێمان بکرێ بە ڕێی دیکە بە حەب بە دەرزی بە هەر دەرمانەك خینەکە بینەوە جێی خۆی ئەوە بیرکردنەوەکی زۆر غەڵەتە کە خینت تۆزە کەم بوو بڕۆبت لە خینەچ تێ بکە باشە دکتۆر بایمە کورتیکەینەوە لۆی بینەران لێمان تێبگەن یعنی لە چه حاڵەتێک پێویستە خوێن وەربگرین لە کەسێکی تر بە کورتی و بە کوردی پێویستە پزیشکی پسپۆرەکە لە بۆ دابنێ پزیشکی پسپۆریش کۆمەرە قیاساتی خۆی هەیە دایدنێتن کە لە چ حالەتێک خین بداتن بڕیاری ئەوەی کە خین بدێ نەخۆش بڕیارەکی ئەوها ئاسان نییە و زیاتر باشترە کە نەخۆشەکە بڕیارەکە بداتە دەست پزیشکی پسپۆری خۆی پسپۆری خۆی لۆ دیاری بکە کە ئایا پێویستی بە خین تێکردنە یان نا ئەو کاتە کێشەکان تقریبان وازحتر دەبی لە بۆ نەخۆش بەڵێ دوتر بامە بێنە سەر نەخۆشی تالاسیمیا طبعاً لە چ کاتێکدا دەتوانین نەخۆشی تالاسیمیا دەستنیشان بکەین بەێ نەخۆشی تالاسیمیان یعنی نەخۆشیەکانی تالاسیمیا چکە زۆر نەوعان نەخۆشی هەیە طبعاً کۆمەرێک نەخۆشی زۆر باون لە هەموو حالەتەکان بابرین لە ناوسکی داکیەوە هەتا تەمەنی گەورەی دەتانین تەشخیصی بکەین هەتا منداڵ کە لە ناوسکی داچیشیدایە دەتانین تەشخیصی بکەین بە کۆمەرێک فحوساتی مختبەری بەڵێ لە چه حاڵەتێک دەبوون و نیشانەکانی چین کە کەسێک بزانێتن ئەمە تالاسیمیا هەیە ئللا بە پشکنین بە دەردەکەی کام کەسە تالاسیمیا هەیە ڕێگای تر هەن زۆر ڕێگای هەیە طبعا مشکلەی ڕئیسی تەلەسیمیای ئەوانەی کە تەلەسیمیان هەیە لە منداری بیدایەتی دەست پێ دەکات کەم خین دەبن
کە کەمخین بوون نەتوو بە دوو دادەچی نیشانەکانی کەمخینیمان باس کرد ئەو نیشانانی لێ بەدیار دەکەی مندارەکە بێتاقەتە ڕەنجی سپیە گەمەی باش نییە ئەکتیڤیتی باش نییە ئەکتیڤ نییە مندارەکە دەیبن فەحسی لەبۆ دەکەن دەبینن کەمخینە بە دوو دادەچن دەردەکەوی کە تەلەسیمیای هەیە ئەوە لە یەکە کە نیشانەی هەبوو بەس ئەوانەی کە دەزانین داک و بابیان تەلەسیمیان هەیە یان هەڵگری تەلەسیمیان و زەواجیان کردیە ئەوە پێشتر پێش ئەوەی هەر نیشانەی شەبی حتا ئەگەر مندارەکە لە ناوسکی دایکشیبی دەتانین زووتر تەشخیصی بکەین کە ئایاوە نەخۆشی تەلەسیمیای هەیە یان نا بەڵێ یان زیاتر لە منداڵ دروست دەبێتن یان تەلەسیمیا لە بیدایەتەوە کە لە ناوسکی داچیدا منداڵەکە یان هەیە یان نییە ئەوە نییە وەک نەخۆشی سوکەری برەی پاشی ماوەچی تووشم بی لە بیدایەتەوە یان هەیە یان نییە بەس هەندێک نەوع تەلەسیمیامان هەیە هەستی پێ ناکەیت و مەسەلەن ئەوانەی هەڵگرن لەوانەیە کابرا هەتا زەواز دەکا هیچ مشکلەی نییە وەختی زەواجی فەحسێک دەکا ها دەرێن تۆزێک نیشانەی هەیە فەحس دەکاتن دەرێەوە هەڵگری تەلەسیمیایە هەندێک نەوعی دیکە مەسەلەن هەندێک نەوعی تەلەسیمیای ئەلفا هەیە لەوانەیە هەتا تەمەنی گەورەش کابرا هەست پێ نەکا کە تەلەسیمیای هەیە بەس ئەوە مانای وە نییە لەو کاتە تووشی بووە نە لە منداڵیەوە کە دروست بووە ئەو منداڵە تەلەسیمیای یان هەیە یان نییە بەس ئەوەی دەمینێتەوە ئەوەیە کەنجین هەستی پێ دەکەی بەڵێ دکتۆر ئەمە زۆر جار پێش زەواج با بڵێن کچێک دەیەوێت لەگەڵ کوڕێک زەواج بکە تەبان ئەمە گوێمان لێ بووە زۆر جار دەڵێن ئەگەر ئێمە ئەم پشکنینەی پێش زەواج ئەنجام بدەین ئەگەر ئەم پشکنینە هەر شتێک بێ ئێمە دەبێت زەواج بکەین لەبەرەوەی کە یەکترمان خۆش دەیان لەبەرەوەی ها ئەم قسە هەیە لە ناو ئێمە فەدەمێ بزانم گرنگی پشکنین پێش زەواج چ گرنگیەکی هەیە زۆر گرنگە وەک باسمان کرد هەندێک نەوعی تەلەسیمیاوانی کە هەڵگری تەلەسیمیان ئەوەی کە یەک جینیان لە نەوعی ئەلفا دوو جینیان هەیە ئەوانە هەڵگرن هیچ نیشانەی ئەو هاوازەحیان نییە کە نەخۆشییان هەبی ئەسەن ئەمە پێیان نارین هەر نەخۆشن کێشەکە چیە ئەگەر کچ و کوڕک هەردووچیان هەڵگر بن هەمان هەڵگر زەواج بکەن احتیمال هەیە مندارەکانیان تووشی تەلەسیمیابی فبینە پێش چاوی خۆت ئەتوو بە خۆت مندارێک دروست بکەی کە تەلەسیمیای هەیە ئەوە قرارەی هەست دەکەم قرارەی غەڵەتە و ئەو پشکنیانانی پێش زەواج بە تایبەتی لە بۆ تەلەسیمیا زۆر پێویستە لە زۆر وڵات لە هەندێک وڵات دیتیان کە ڕێژەی تەلەسیمیا زۆر بوو پێشتر هەستان چیان کرد هەموو عائیلانێک کە تەلەسیمیایان هەیە فەحسیان لە بۆ کردن خوشکەکانیان برایەکانیان مێردەکانیان ژنەکانیان داچیان بابیان هەمویان فەحسیان لە بۆ کردن هەتا بەرچاویان ڕوومبی هەتا ئەوانەی کە هەڵگرن لەگەر هەڵگر زەواج نەکەن و بەو نەوعا هیچ کەیسەکی نوێی تەلەسیمیا دروست نەبیتن پاشی چەند سارێک پاشی 10-15 سار ئەو کەیسانێک کە تەلەسیمیای گەورەیان هەبوو وەفاتیان کرد و لە ژیاندا نەمان وەی لێ هات هیچ حالەتەکی نوێیان نەبوو کە تەلەسیمیابی ئەوە بە چ ڕێگریان لێ کرد بەوەی کە بیدایەتی فەحسیان لە بۆ کردن و ئەوانەی کە هەڵگر بوون پێکەوە زەواجیان نەدەکرد ئەنەوە شێوەیەکی گشتی دەبێت ئەم پشکنینە ئەنجام بدرێتن هەرکی دەبی ئەنجام بدرێ و ئێستا لایانی قانونی هەیە بە قانون دەبی ئەنجام بدرێ و پشکنینە و ئەوانەی کە بە شێوە پێش ئەوەی بێنە دادگا مارەکردن دەکەن و پرۆسەکە تەواو دەکەن بابرێن ڕێنمایی ئێمە وەک پزیشکانی پسپۆر ئەوەیە باشترە لە بۆ ژیانی خۆتان باشترە کە بیدایەت پشکنینەکان بکەن و بەرچاوتان ڕوومبی کە ئایا هەردووکتان هەڵگرن یان نا چکە دوای ئەوەی مەسئول دەبن لەسەر ئەوەی کە مندارێک دروست بکەن لەوانەیە ئەو مندارە سەقەت بی و ئیشەکەش ئەگەر بەدەستە خۆت بی ئەوە تەسەوەر دەکەم گوناحێکی گەورەبی بە ئەمن نەبمە مەلا و مفتی قرارەکە ینی فتوایەکە نەدەم بەس قرارەشی هەوا ئاسان نیە تو مندارێک دروست بکەی بزانی کە ئەو مندارە سەقەتە بەڵێ زۆر باشە دکتۆر با ئێمە بێنە سەر پارتێکی تر ئەویش کێشەی خوێنمەینە تەبان ئەمە دیسانەوە کێشەی خوێنمەینمان زۆر هەیە بەتایبەت لە بەتەمەنەکاندا زیاتر ئەو شتە دروست دەبێت دەمەوێت بزانم کێشەکان یاخود هۆکاری کەم باڵێن ئەفۆن هۆکاری خوێنمەین چییە؟ بەێ خینمەینیش وەک لە بیدایەتی باسمان کرد وەک کەمخینی دەیان هۆکاری هەیە هەندێک هۆکاریان بۆ ماوەییە لە بیدایەتەوە ئەتوو لە بۆت هاتیە هەندێک هۆکاریش هەیە کە بەدەستە خۆتە و هەندێک جاریش نەخۆشیەکە بۆ ماوەیی نییە بەس لەگەر تەمەن تووشت دەبی هۆکارە بۆ ماوەیەکان هەندێک جیناتە کە خەلە لە چیان تێدایە و وا دەکات و تووشی خینمەین بی بەبێ ئەوەی هیچ شتێک لە دەستە خۆت بی
نەخۆشی دیکەشمان هەیە وەک ئەوانەی کە تووشی زەخت دەبن یان تووشی سوکەری دەبن ئەوانش کە هۆکارن لە بۆەوەی تووشی خینمەیی بن لەگەر نەخۆشیەکەی خۆیان و هەندێک هۆکاری دیکەمان هەیە بەدەستە خۆمانە وەک قەڵەویە وەک ئەوەی کە نەجوولین ئەوانەی کە جغارە چێشن کۆمەرە شتی دیکە عین لایف ستایل بابرین ئەوەش هۆکارە لە بۆ ئەوەی تووشی خینمەین بی هەندێک هۆکار هەیە بەدەستە خۆمانە هەندێک هۆکاری شێ لە دەستە خۆ نیە نەخۆشیە و تووشت دەبی. بەڵێ دکتۆر نیشانەکانی چیان چۆن بتوانین ئەو خوێنمەینە بزانین ئێمە زۆربەی حاڵەتەکان نیشانمان پێویستە بەڕاستی لەبەرەوەی هەمومان ینی دەتان بڵێن تا حدێک کەم دەرخەمی لە پشکنین بۆ نمونە خوێنمەینە کەم خوێنی هەشتێک کە دروست دەبێت فەنیشانەکانی گرینگە بۆ ئێمە خوێنمەینەکە زیاتر چیمان بۆ دروست دەبێت بۆ نمونە ئەگەر بزانین. خینمەین نیشانەکانی چییە؟ نیشانەکانی حەسەب ئەو دەمارەیە کە دەگیرێ لۆ نمونە ئەگەر دەمارێک لە سەرمان گیرە ئەوە لەوانی تووشی جەڵتەی سەری دەبین دەمارێک لە سینگمان گیرە تووشی تەنگە نەفەسی و تووشی جەڵتەی سینگ دەبین دەمارێک چی دڵ بگیرێ تووشی جەڵتەی در دەبین ڕادەوەسە سەرەوەی ئەو دەمارە لە چێن دەردەگیرێت تووشی ئەو کێشەی دەبی ئەو ئەندامەی. بەڵێ زۆر باشە دکتۆر ئێمە لەگەڵ کەم خوێنی ئێمە حالەتی خوێن زیادبوونیشمانەیە لە هەمان کاتدا زۆر جار با بڵێن خوێن زیادبوون دروست دەبێت یەک لەو کاریگەری و هۆکارانە کە دەتوانم باسی بکەم زۆر جار باز دەکەن دەڵێن جگەرە کێشان و نێرگەرە کێشان دەبێتە هۆی زیادبوونی خوێن دەمێ بپرسە ئەمە ڕاستە؟ بەێمە زۆر ڕاستە جگەرە کێشان یەک لە هۆکارە سەرچیەکانی ئەوە یەکە خینت زۆر بیتن خین زۆریش وەک نەخۆشیەکانی دیکە بەشەچیان بەهۆی ئەوەیە کە لە معمەلەوە خین زۆر دروست دەبی بەشەچیشیان نە بە هۆکاری لاوەچیە وەک جگەرە کێشان ئەوانەوە لە کاتن کە خینت زۆربی تاوان خین زۆریش وەک خینکەمی کێشەی خۆی هەیە ئەوانەی کە خینیان زۆرە کێشە ڕئیسیەکەیان ئەوەیە کە لەوانەیە تووشی خینمەین و دەمارگیران بن وەک باسیشمان کرد کە ئەگەر دەمار بگیرێ دەمار لە سەر بگیرێ دەبتە جەڵتەی سەر لە در بگیرێ دەبتە جەڵتەی در و دەمارەکە لە هەر جێک بگیرێت کێشەیە و ئەندامەت لە بۆ دروست دەکاتن و بێزگە لەوەش ئەوانی خینیان زۆرە هەموو دەمێت دەرێت دکتۆر ئەمن سرم دێشی شانوم لەم قورسە بێتاقەتم هەندێک جار تووشی زەختیان دەکات هەندێک جار تووشی کێشەی جونگەکانیان دەکات بە زۆر کێشیان لە بۆ دروست دەکاتن ئەمە گشتی لە جگەرە کێشان دوور بکەونەوە زۆر باشتر لەوەی کە نزیمە لێەوە ئاکید ینی ئەوە پرسیارەکی بابرین وەڵامەکی حاشە هەڵنەگریشەکە جگەرە کێشان هۆکارە لە بۆ دەیان زۆری نەخۆشی هیچ پرسیاری لەسەر نییە. دکتۆر ئەوانەی کە گوتمان جگەرە دەکێشن خینیان زیاد دەبێت دەمێ بپرسم ئەمان دەتوانن خین بدەن لەبەرەوەی کە خوێنیان زیادە دەکرێت خوێن بدەن ئەوانە نەک دەکرێت ئەوانە پێویستە خین بدەن ئەوانە بە شێوەی هەر کاتی بە شێوەی جەدوەل لە بۆیان دادەنین کە پێویستە مانگانەیە 2 مانگ جارەکە 3 مانگ جارەکە خین بدەن و بەردەوام متابعی خۆیان بکەن هەتا خینەکەیان دێتە ئەو قیاسەی کە پێویستە پزیشکەچی پسپۆری خین یان پسپۆری هەناو چاودێریان بکاتن و بەرنمەیان لە بۆ دابنێ لە بۆ خین بەخشین. بەڵێ زۆر باشە دکتۆر هەر لە لایەکی ترەوە دەمێ بێمە سەر شێرپەنجەی خوێن تەمانەمە شێرپەنجەی خوێنیش لەبەرەوەی خۆت زانی ینی لە خوێندا زۆر کێشەمان هەیە کە باسی بکەین شێرپەنجەی خوێن ئەمەش کێشەیەکی ترە دەتوانم بڵێم ئەمەش هەیە شێرپەنجەی خوێن چییە پێمان بڵێ ئەگەر شێرپەنجەکانی خینچکە یەک شێرپەنجەمان نییە شێرپەنجەکانی خینیش وەک شێرپەنجەکانی دیکە نەخۆشی هەندێکیان نەخۆشی زۆر کوشندن هەندێکیان نەخۆشی لەسەر خۆن دەیان زۆر نەخۆشیمان هەیە شێرپەنجەکانی خین و شێرپەنجەی لیمفەگریەکانیشن هەندێک جار بەس تووشی سیستەمی خین دەبن و هەندێک جار تووشی ئەندامەکانی دیکەش دەبن وەک شێرپەنجەکانی دیکە هەمویان نیشانەی تایبەت بە خۆیان هەیە. بەڵێ شێرپەنجەیەک هەیە کە پاسمان دەکرێت زۆر جار باز دەکرێت مۆخی ئەمەش هەر شێرپەنجەیە یاخۆت هەر مۆخی هێسک بڵێن لە مۆخی هێسکدا دروست دەبێت بەێ پاسێکی ئەومان بۆ بکەین مۆخی هێسک معمەلی دروستکردنی خینە هەندێک نەخۆشی شێرپەنجەی خینمان هەیە لەو معمەلە دەدا و وەک دەرێ معمەلەکە دوێران دەکا یەک لە ڕێگە چارەسەرەکان لە بۆ ئەو نەوعە شێرپەنجانە بریتە لە چاندنی مۆخی ئێسکی بگۆڕین سیستەمی خینەکەی دەگۆڕی پێم باشە هەر لێرەوە باسی ئەو بابەتە بکەین چاندنی مۆخی ئێسک چییە
چکە زۆر جار بە غەڵەت تێگەیەنراینە وەک ئەوە نییە تو مەسەلەن کلێت دەگۆڕیان وەک ئەوە نییە تو پارچەکە ئێسک لە یەکە گوەرگری بیسێنیەوە چاندنی مۆخی ئێسک بریتە لە چاندنی خانە سەرەتاییەکانی خین هەندێک خانە وەردەگرین لە نەخۆشەکە خۆی یان لە خوشکەچی برایەکی یان لە نەفەری دیکە پاش ئەوەی سیستەمی خۆیمان نەهێشت کە سیستەمەکە نەخۆشی تێدایە ئەو خانە دەینین دەیچێنینەوە و سیستەمەکی نوێی خین دروست دەبیتەوە هەمان فکرەیەکە وەک ئەوەیە تو تۆوی گورەک تۆوی دارێک دەچێنیەوە و ئەو گوریان ئەو دارە لە نوێوە دروست دەبیتەوە. بەڵێ دەتۆ نیشانەکانی چۆن بیناسینەوە دیسانەوە؟ نیشانەکانی شێرپەنجەکانی خینیش حەسەب شێرپەنجەیەکەیە بەخۆی ئەمە لە ناو خین سێ مادەی سێ بابرین زۆر خانەی سەرەکیمان هەیە خڕۆکە سپیەکان خڕۆکە سۆرەکان و خەپلەکان ئەقراسیان پلێتلێتی خین. شێرپەنجەکانی خین ئەوانەی کە توندەکان بە تایبەتی ئەیڵئێڵە ئەیئێمئێڵە ئەوانە نیشانەکانی بریتە لەو نیشانانی کە لەو سێ خانەوە دروست دەبن. ئەگەر خڕۆکە سپیەکانمان زیاد لە پێویست زۆر بوو نیشانەی خۆی هەیە و خڕۆکەی سپی پێویستمان نەبوو نەخۆشەکە تووشی جۆرەها زۆری ئیلتیهابات دەکا. خڕۆکە سۆرەکانمان ئەگەر نەبوو نەخۆشەکە تووشی کەم خینی دەبی وەگەر خەپلەکانی خین ئەقراسمان نەبی ئەوە تووشی نەزیفی دەبیتن فەنیشانەکانیان ئەگەر خڕۆکە سپیەکانمان نەبوو ئەوە تووشی ئیلتیهابات دەبی ئەگەر خینمان کەم بوو نیشانەکانی کەم خینی توش دەبی و ئەگەر ئەقراسمان کەم بوو نەخۆشەکە تووشی نەزیفی دەبی هەندێک زار بابرین نیشانەی دیکەشی لەگەرە نەخۆشەکە تەنگە نەفەس دەبی گرەی لۆ دروست دەبیتن فاتەڕەشەی ئەستور دەبی جەرجی ئەستور دەبی ژانی ئێسکی دەبی زۆر نیشانەی دیکەی هەیە. بەڵێ دکتۆر ئێمە حاڵەتێکی تریشمان هەیە هەر لەسەرەوە ئەمە لە کاتێک کە کەسێک کێشەی کەم خوێنی هەیە یان هیچ کێشەیەکی نییە لە هەمان کاتدا زۆر جار لەسەر پێستی با بڵێن لەسەر پێستی پەڵەی شین دەردەکەوێت یا خۆت مۆربوون ئایا ئەمەش هەر هۆکارەکەی کەم خوێنیە یاخود زیادبوونە یان خوێن مینە هۆکار چییە؟ ئەوەی کە ئەو دروستبوونی ئەو پەڵانەی خین ئەوانە زیاتر نەزیفی بن پیستە زۆر هۆکاری هەیە هەندێک جار ئەقراس کەمبی ئەو کێشە دروست دەکا یان ئەوانەی کە نەخۆشی هیمۆفیلیا و ئەو نەخۆشیانی کە وەک هیمۆفیلیانە ئەو نیشانە دروست دەکاتن هەر یەک لەوانەش کۆمەرەك نەخۆشی لە پشتە مەسەلەن ئەگەر ئەقراس کەمبی جاری وا هەیە ITP یان TTP یان دەیان نەخۆشی دیکەیە DIC زۆرها نەخۆشی دیکەیە و هیمۆفیلیایەکانیش هیمۆفیلیا A B ڤۆن ولیڤراندا فە کۆمەرەك نەخۆشیمان هەیە ئەو نەزیفی پیستی دروست دەکاتن. بەڵێ هیمۆفیلیاکە ئەگەر باس بکەیت کورتەیەک یانی ئەمە چ نەخۆشیێکە ئەگەر هیمۆفیلیا نەخۆشێکی نەزیفیە وە دەکا نەخۆشەکە بە ئاسانی ئەسڵەن لە خۆڕا نەزیف بیتن یەک لە فاکتەرەکانیان زیاتر لە فاکتەرێکی کەم دەبیتن کە پێویستە ئەو فاکتەرە لە ناو لەشمان هەبی لە بۆ ئەوەی خین بە شێوەی ئاسایی بمینێتەوە و نەزیف نەبی ئەو نەخۆشانی هیمۆفیلیان هەیە یەک یان چەند فاکتەرێکیان کەمە بە ئاسانی نەزیف دەبن جا نەزیفی لە پیستە یان لە ناوەیە نەزیفی ئەندامەکانە یان لە جونگەکانە نەزیف دەرێ دکتۆر چۆکم ئەستور بووە جونگەم ئەستور بووە یان هەندێکجار لە خۆڕاخین لە کەپووی دێ لە ددانی دێ یان هەندێکجار تووشی نەزیف داخلی دەبیتن لە کێشەی لوتیش هەر باماشیوە خوێن بەربوونەکەی پەیوەندی بە هیمۆفیلیا هەیە یاخودنا ینی ئەوە نییە برێ بەس هیمۆفیلیابی ئەوانەی کە خین لە لوتیان دێتن جاری وا هەیە بەس هۆکارەکە دەمارەکە لێرە ئەستور بووە و دەتەقیتن و هیچ کێشەی خینی نییە و جاری واشەی ئەقراسی کەمە نەخۆشیێکی گەورەیە جاری وا هەیە هیمۆفیلیا یان نەخۆشی دیکەیە ئەویش دەیان هۆکاری هەیە فە دەکرێت هیمۆفیلیا یەک لە هۆکارەکان بی لە بۆ ئەوانەی کە نەخۆشی خینیان لە لوتیان دێ بابرێ. بەڵێ دکتۆر من دەمەوێت پرسیارێکتر بکەم هەندێک کەسێ دەڵێ من خوێنم پیس بووە یا خۆت خوێنم خەز بووە دەمەوێت بپرسم ئەم شتە لە پزیشکیدا هەیە یاخۆت نا؟ بەێ ئەو مستەلەحە لە بۆ هەندێک حالەت بەکاردێ ئەوانەی کە خڕۆکە سپیەکانیان برن دەبی ئەوە پێیان دەرێن ئیلتیهاباتی خینت هەیە یان هەندێک جاردێن دەرێن دکتۆرمە خینمان پیس بووە مەبەستیان ئەوەیە کە خڕۆکە سپیەکانیان زۆرە و ئەوانش کە دەرێن خینمان خەز بووە بە هەمان شێوە هەندێک جار ئەوانەی کە خڕۆکە سپیەکانیان زۆرە لە دەرێ پێیان دەرێنەوە تو خینت خەستە و هەندێک جاریش ئەوانەی کە ڕێژەی خینیان زۆرە پێی دەرێنەوە خینی خەستە
و هەندێک جاریش ئەوانێک کە ئەقراسیان زۆر برندە پلێتلێتیان برندە خەپلەکانی خین ئەوانش پێیان دەرێن ئەوە خینت خستە و بالعکس ئەگەر یەکێک ئەقراسی کەم بی ئەو پێی دەرێن خینەکەت زۆر شلە فەو مستەلەحانە لە ناو خەڵک بەکاردێ لە بۆ ئەوانەی کە باسمان کرد. بەڵێ ئێمە بەسە زیاتر خوێت مەینەکەیە لە مەسلەی ئەقراسەکە لە بۆ ئەقراسەکە ئەگەر ئەقراسی کەمبی ئەوە دەرێن خینت شلە لە دەرێ ئەو مستەلەحە بەکاردێ ئەگەر ئەقراسی زۆر بی دەرێنەوە خینت پەیتە خین پەیتی هەندێک زار لە بۆ ئەوانش بەکاردێ ئەوەی کە خینی زۆرە یان ئەوەی کە خڕۆکە سپیەکانیشی زۆرە. بەڵێ هەر لەسەر ئەوە دکتۆر بە لەسەر ئەو ڕێچکە پرسیارانە بە تشکە من دەمێ و پرسیارە نەبکەم کە خەڵک پرسیاری لەسەر هەبوو زۆر ئەمە زۆر جار با بڵێن هەیە زۆر بڵێن زوو سەرمای دەبێتن هەیتمان هەندێک کەسمان هەیە زوو سەرمای دەبێت یان دەسەکانی سار دەبێتن ئەمە پەیوەندی بە کەم خوێنیوە هەیە یاخود هۆکاری تر هەیە دەتانم برێن پەیوەندیەکی ڕاستە و خۆی نییە کەمخینی هەندێک جار نیشانە دروست دەکا بابرین بە تایبەتی ئەوانەی کە ڤیتامینەکانیان کەمە ڤیتامین B12 و ڤیتامین فۆلیک ئەسید و کەمخین دەبن هەندێک جار پێین و پەرستیزیا لە پەنجەکان و لە دەست و پێیان دروست دەکاتن بەس ئەوە زیاتر خەڵک نارێ ئەمن دەست و پێم ساردن دەرێت سڕ بووینە دەست و پێ ساردی بەڕاستی زۆر پەیوەندێکی ڕاستە و خۆی لەگەر نەخۆشیەکانی خینەوە پەیوەندێکی زۆر ڕاستە خۆی نییە. بەڵێ هەنیش پەیوەندێکی پەیوەنیە بەڵام تەنها ئەوە فکرێکە بۆ کەسانی ناتوانین برێنی پەیوەندێکی پەیوە نییە بەس پەیوەندێکی ڕاستە و خۆی نییە شتەکی ئەو هاوازەحمان نییە تەح ئەوەی برین کە ئەو مشکلەی دروست بکاتن. زۆر باش دکتۆر من دەمەوێت لە کۆتاییدا پێ دڵم چ ئامۆژگاریێکت هەیە بۆ ئەوانەی کە با بڵێن کەم خوێنن چکەمە کەم خوێنی بڕاستی زۆر باوە ئەمێ ئامۆژگارێک بەجێ بێرن و کۆتایی بە پۆدکاستەکەمان بین. ئەمە هەموو کاتێک ئامۆژگاری ئەوانە دەکەین کە کەمخینن یان ئەوانەی کە هەر کێشەچیان هەیە سەردانی پزیشکی پسپۆری خۆیان بکەن هەتا لە حالەتەکەیان ئەکید بنەوە ئەوانەی کە کەمخینیان هەیە بە سەبەبی ئەوەی کە خواردن ناخۆن ئەمە زۆر لە عیادەکان و لە خەستخانە توشمان دەبی ئەوانەی کە گۆشتی ناخۆن پێیان دەرین کاکە گۆشتی بخۆن گۆشت خواردنەی خۆشە نیعمەتەکە خوا دایت ئێمە کۆمەرێک ڤیتامین و مادەی تێدایە کە لە بۆ خین زۆر باشە پێیان دەرین لە بۆەوەی خینتان زۆربی پێویستە گۆشتی بخۆن ئەوە ئەگەر حالەتەکە بە سەبەبی ئەوە بیکە خواردنی باش نییە لە هەموو حالەتەکان بە نەخۆشەکان دەرین ئامۆژگاریان دەکەین کە سەردانی پزیشکی خۆتان بکەن و ڕێنماییەکانی پزیشکی خۆتان جێبەجێ بکەن. زۆر باشە دکتۆر مادوونە بن زۆر سپاس کە بەشدار بن. زۆر مەمنون و دەستان خۆشی. بینەرە هاتینە کۆتایی پۆدکاستەکەمان تا ئەڵقەیەکی تر و بابەتێکی تر لە ساغ بن.